بەردەوام دەبین هەڵبەتە چۆن دەچین لای ڕاگەاندنی هەڵمەتێکی هۆشیاری کام هەڵمەتە پەیوەندی بە دایکانەوەیە دیارە وەزارەتی تەندروستی هەڵمەتێکی هۆشیارکردنەوەی بۆ دایکان ڕاگەاندووە کە شیرپێدانی سروشتی یاخود شیری خۆیان بدەن بە مناڵەکانیان هەم لە پێناو تەندروستی با بڵین مەمکی دایکەکە و هاوکاتیش لە پێناو تەندروستی و سەلامەتی منداڵەکە زۆر جار دایکان کە دوای ئەوەی منداڵیان دەبێت شیری خۆیان نادەن بە مناڵەکانیان بۆ هۆکاری کە جستەیان تێک نەچێت بەڵام دوجار ئەمە دەبێتە هۆی دروستبوونی لوو لە سنگی دایک و هاوکات دروستبوونی نەخۆشی خراپ کە ئەمە جارێکی کاریگەری بۆ تەندروستی دایکەکەیە و هاوکات کاریگەریشی بۆ تەندروستی کۆرپەکەیە جا هەڵمەتێک ڕاگەاندراوە تاکو لە ڕێگەی ئەم هەڵمەتەوە هانی دایکان بدرێت کە شیری خۆیان شیری سروشتی بدەن بە مناڵەکان و لە شیرپێدانی قوتوو دوور بکەونەوە تایبەت بەم بابەتە زۆر بەڕێز دکتۆر بێریڤان ئەدنانیاسین وەڕێوەبەری بەڕێوەبەرایەتی خۆپاراستنی تەندروستی ڕاستەوخۆ لە هەولێرەوە لەگەڵمانە دکتۆر سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان دەستپێک لە هەڵمەتەکەەوە دەست پێ دەکەین ڕاگەاندنی ئەم هەڵمەتە لەم کاتەدا بۆچی و ئەمە تا چەندە کاریگەری لەسەر بڵاوبوونەوەی هۆشیاری بۆ شیرپێدانی دایکان دروست دەکات. بەڵێ بەیانی باش سپاس. ئەم هەڵمەتە دەبایە پار مانجی هەشت دەنگەکە دیار نییە ینی نزمە دکتۆر ئەگەر گوێبیستی دەنگی ئێمەی لەسەر هەڵمەتەکە زانیاریمان بێتێ بفەرموو. بەڵێ ئەم هەڵمەتە دەبایە مانجی هەشت بکرێ پار چونکە یەک تاکو هەفتی هەشت هەفتەی شیردانی سروشتیە لە هەموو جیهان ئەمەش هاندانەکە ینی هاندانی شیردانی سروشتی لە بەگرنجیەکەی بۆ تەندروستی منداڵ بەداخەوە ئێمە ئێستا لەبەر ینی وڵاتی بڵێن عێراق و ناوچەکەش لەبەر بوونی کۆمپانیەکی زۆر لە شیری قوتی کە هەر یەکە بە هەوڵ دەدا بۆ بازارکردن و ڕێکلامکردنی شیرەکانی خۆی دەبتە یعنی ڕێگرێک بۆ ینی پەیڕەویکردنی دایکەکان بە کە شیری خۆیان بدەنە منداڵ کە زۆر گرنگە بۆ تەندروستی منداڵ ئەمە بە خۆمان کۆدی تەمان کۆدی نێودەوڵەتی هەیە بۆ ئەوە بازارکردنی جێگرەکانی شیر و ئەو کۆدە ینی پێویستە وەکو وەزارەت تەندروستی وەزارەکانی کە پەیڕەوی بکەن ینی قەدەغەکردنی بازارکردنی هەر جێکرێکەوە چی شیری دایک ئەگە شیری قۆدی بی شلەمەکان بی ئاوبی چابی مەمەی لاستیک مەمەی شیری قۆدی بە پێویستە لە بنکە تەندروستیەکان و لە دام و دەستگا تەندروستیەکانی یان فەرمیەکان هیچ ڕێکلامەکی لۆ نەکرێتن بەڵکو زێتر ڕێکلامەکە لۆ شیری دایک بی لەبەر ینی جەنابتان هەموو دەزانن سوودەکانی لۆ منداڵ و لۆ دایکی زۆرە. بەڵێ دکتۆر وەزارەتی تەندروستی چۆن ئەم هەڵمەتە ڕادەگەێنێت چۆن دایکان بە تایبەتی هەروەها خەڵکی ئاگادار دەکاتەوە لە مەترسیەکانی پێنەدانی شیری سروشتی یاخۆ شیری دایک بە منداڵ یاخۆ کاریگەریەکانی شیری دایک لەسەر منداڵ. بەڵێ هەڵمەتەکە دوو بابەتی زۆر گرنگ ئەویش سوودەکانی شیردانی سروشتی و جیاوازی شیری دایک لەگە شیری قۆدی ینی باسی ئەو دوو بابەتە گرنگە دەکرێتن ئەویش بە شێوەی دابشکردنی بڕۆشور لیفلێت لەسەر داکەکان بە ڕێگای کارمەندانی پتەوکردنی تەندروستی لە بنکە تەندروستیەکان و نەخۆشخانەی لە دایکبوون و منداڵان کە تیمی تەندروستیمان هەیە تیمی پتەوکردنی تەندروستیمان هەیە لە هەر ئەو ڕۆڕا دەست پێ دەکەن بە دابشکردنی ئەو بڕۆشورانە لۆ بنکە تەندروستیەکانی ناوشار و دەوروبەری شار هەروەها ئەنجامدانی سیمینار لەلایەن بەرپرسی بەشی خۆراک لە لامان لە بەڕێوەبەراتیمان دەربارەی بابەتی گرنگی سوودەکانی شیردانی سروشتی و کۆدی نێودەوڵەتی هەروەها چاوپێکەوتنی تەلەڤیزیۆنی کە لەلایەن دیسان پزیشکەکانی وەزارەتی تەندروستی ئەنجام دەدرێت لەسەر ئەو بەو سێ ڕێگایە هەڵمەتەکە ئەنجام دەدرێت یعنی دەڕۆژ تاکو دوو هەفتە دەبیتن هەڵمەتەکە. باشە دکتۆر وەکو بەڕێوەبەرایەتی خۆپاراستنی تەندروستی هیچ ئامارێکتان لایە کە یاخود بەدواداچوونێک کە ئەو دەرئەنجامەتان بەدەست گەیشت بێ لە ئێستادا دایکان زیاتر با بڵێن شیری قوتوو بەکاردێنن بە بەراورد بە شیری سروشتی یاخود پێچەوانەکەی هیچ بەدواداچوونێک لەسەر ئەم بابەتە کراوە یاخود هیچ ئامارێک و دەرئەنجامێکتان لایە لەسەر بەدواداچوون بۆ ئەم بابەتە؟ بەڵێ ئەمە ئامانجی سەرەکیمان تەنها شیردانی سروشتیە
ئەویش ینی ئەو ڕێژەی ئەو دایکانە کە شیری خۆیان دەدەن ماوەی 6 مانگ تەنها شیری خۆیان دەدەن ئللا حاڵەتی دەگمەن هەیە گە منداڵەکە نەخۆش بی پێویستی با ڕاوێژکردنی پزیشک بی نەکۆ پێویستە ئەو دایکە تەنها شیری خۆی بدە یعنی نە ئاو نەشەکر نە هەنجون نە هیچ شێوە شتەشکەی نەداتێ بەداخەوە ئەو ڕێژەیە کە بە ئاماری خۆمان کەمەوە دەگری دەبن کە تەندروستیەکان و لە سێرڤەیەکان کە دروست دەکرێتن ینی ئەنجام دەدرێتن ینی ئەوەی هەڵمەتی نیشتیمانی دەکرێتن ئەو داتایانە وەردەگیرێ لە 15 زیاتر نییە ئەوی زۆر ڕێژەیەکی کەمە یعنی واتە ڕێژەی شیردانی سروشتی یعنی لە 15 یا لە 18 کەمترە ئەمە ئامانجمان ئەوەیە ئەو ڕێژەیە بەرزکەینەوە یعنی ئەگا بگەینە 150 تەمان شتێکی زۆر باشە بەرەو سەرتر داکەکە یان پێویستە یەکەم چشت لە ماوەی قۆناغی دووگیانی کارمەندی تەندروستی و پزیشک و کەناڵەکانی ئەلام و کتێب و ئەوانە ئەو زانیاریانی وەرگری کە پێویستە شیری خۆی بدا و پاڵپشتی هەبی لە ناو خێزان یان تەنها بەخۆی نەبی ئەوانیش پاڵپشت بن هانی بدەنێکە نۆ شیری خۆی بداتن متمانەی بەخۆی هەبی کە شیری خۆی بداتن نەک فکر کاتەن چنەوە عشیریی قۆجی بداتە منداڵەکەی دەبی بەخۆی هەوڵ بدە ئەوە لە شیری خۆی بداتن و متمانەی بدەنی و سەپۆرتی بکەن یان هاان ئەوەی بکەن پاڵپشتی بن زۆربەی زار طبعاً ئیشەکە سەرکەوتوو دەبیتن چکاگە منداڵەکە شیرەکەی وەرنەگری شیرەکەی دروست نابیتن نایەتەوە ئەوە ئامانجی سەرەکی ئەومانە تەنها شیردانی سروشتی بەڵێ دکتۆر بە ئەمە حقێکیش با دایکەکان بدەین هەندێک لە دایکان ئەوەی هەیەە کە شیری تیانی یاخود ناتوانە شیری سروشتی بە منداڵەکەی بەدیلی ئەوە چییە خۆڕێکە چارەکان بۆ دایکانە چین بەڵێ ئەمە پرسیارێکی زۆر گرنگ هەیە داکەکە یان گیر و گرفتەکە کە پێ وایە شیری خۆی کفایەت ناکە یعنی داکەکە دەڵێ ئەم شیری خۆم دەدەم بە شیرەکەم کفایەت ناکە بەس بەخۆی دەبی پشت ببەستین بە هەندێک نیشانەیەک لە منداڵەکەی ئەگە منداڵەکە گەشەی تەواوبی میشکردن و پیسایکردنی تەواوبی زەوق و خوڵقی تەواوبی نیشانەی وشکبوونی لە سەنەوی معنای وەیە ئەو شیرە کفایەتە نەتانی یعنی دایکەکە بیداتێ و ئەگە هەندێک منداڵیش هەیە زۆر دەخەوی لەو ماوەیە دەتانی دایکەکە ئەو شیرەی ینی بدۆشیدێ یان دەربینی ئەو شیرەی لەناو بەمەچی خاوێن دانێتن تاکو چەند چکە مژینی ئەو شیرە ینی سینجی داچی زۆر گرنگە حتا شیریتکە بێتەوە فدەبی ئەوە هەموو لەگەری ینی قۆناق بە تایبەتی نۆبەرەکان بە تایبەتی ئەوانەیە کە پێشتر گیر گرفتیان هەبووە لە شیردانی سروشتی لە منداڵی پێشتر ئەوانە زیاتر دەبی پاڵپشت بکرێن ینی لەگەریان قسە بکرێتن هەر لە قۆناغی حملی دووگیانی تاکو ئەگەر وەکو منداڵی بوو ڕەسەن ئامادەبی کە شیری خۆی بدە ئەگەر لەگەر ئەو حاڵەتانە شیرەکە کفایەتی نەکرد دەتانی سەردانی پزیشک بکاتن شیری گونجاوی لۆدانی ینی ئەمە شیری خۆدی زۆرەکانی زۆرە بەس دەبی شیرەک هەڵبژێدرێ ئەگە پزیشکە هەکالۆی هەڵبژێری کە پێکاتەکەی نزیکبی لە شیری دایک هەندێک شیری قۆجی هەیە نسبەی چەوری زۆرە نسبەی شەکری زۆرە کە ئەوە بەسوود نییە لۆ منداڵەکە بلاکەس زیانی پێدەگاتێ و دەبتە هۆی قەڵەوەبوونەکی ناتەندروست باشە دکتۆر باسمان لە بابەتێکی دیکە کرا لە سەرتاوە خۆشت ئاماژت پێدا ئەو ڕیکلامە بێزانەیە کە بۆ شیری قوتو دەکرێت ینی زۆر ڕیکلام دەبینیت کاڵێ شیری دایکەکە پێویست نییە و ئەم شیرە قوتۆ جێگرەوەی شیری دایکە وەکو بەڕێوبەرایەتی تەندروستی خۆپاراستن چۆن مامەڵە لەگەڵ ئەم بابەتەدا دەکەن لەبەرەوەی ئەو ڕیکلامە بەهێزانە نبێتە هۆکارێک بۆ ئەوەی کە دایکەکە سارد بێتەوە لە شیرپێدانی سروشتی یاخود بەدیلێکی دیکە بدۆزێتەوە بۆ شیرپێدانی سروشتی وەکو بەڕێوبەرایەتی خۆپاراستی تەندروستی لەگەڵ ئەم بابەتەدا هیچ دەکرێت هەنگاوێک بنێن بەڵێ ئەمە نووسراوی فەرمیمان هەیە یعنی لەسەر ئاستی عێراق و ئەوە کە بە هیچ شێوەیەک یان نەک بەتەنێ کوردستان هەر لەسەر ئاستی عێراق بە هیچ شێوەیەک یعنی قبول نییە ڕێکلام بکرێت لۆ شیری قۆجی لە دام و دەستگا تەندروستیەکان ئاگا هەر بزانین دیاردەک ڕوویدایە لە هەر بنکەک تیمەکانی تەندروستی خۆمان بەشی خۆراک هەروها چاودێری دایک و منداڵ سەردانی ئەو بنکە دەکەن و لەگەر کۆمپانیەک ئەگەر بوونی کۆمپانیەک بزان هەیە یا کارمەندێکی کۆمپانیا بوونی هەبی لەو بنکانە یاخود فەرمانبەری خۆمانی تەندروستی هەندێک جار ئەوە چی دەبیتن ئیتفاقیەتی دەکا لەگەر ئەو شەریکانە
بمقابل بڕی پارەك یان شتێک ئەم ئەو دیاردەی بچنەوە ئاک قبول ناکەین و ڕاستەن ڕای دەگرین بەڕاستی بەداخەوە ینی دیاردەکە تەشەنەی کردیە و چەندی ئەمە هەوڵ بدەین وەکو بەڕێبەرای تەندروستی تەبان بە پاڵپشتی بەڕێبەراتی گشتی خۆمانی تەندروستی لەگەرمانن ینی ئەمە ئەو دیاردەی نەهێڵین بەڵکو لەگەر کاربەندی خۆمان باس دەکەین کە ینی لەو دایکەکان باسکەن گرنگی شیردانی خۆیان شیری دایک ینی نەک ئاور بدەنەوە لۆ شیری خۆدی و کە ئیسیفادەی ئەوە بکەن ینی حتا کۆمپانیەکان بچنەوە ئاکەمە ڕێگا نادەین ینی دیعاەیانی ڕێکلامی لۆ هەر ئەوە چتکە بکەن ینی بە تایبەتی شیری خۆجی لەناو ئەودام و دەستگا تەندروستیانە. بەڵێ دکتۆر لە هەندێک نەخۆشخانەکاندا لە دۆ لە دایکبوونی منداڵ شیری تایبەت ئەدرێ بە دایکەکان شیری وشکە حتمما تا چەندێک ئەم شیرانە ڕێگە پێدراون تا چەندێک ئەمانە لە کوالیتی کۆنتترۆڵا دەرچوونە بە شوازێک لە شێوازەکان شیرێکی سەحیم بۆ منداڵ. بەڵێ طبعاان شیری قۆدیەکان شیری خۆجی پێویستی بە ینی کوالیتی کۆنتترۆلە پێویستی بە پسکینینە بابەتی شیری وشک ینی موافقەی ڕەزامەندی وەزارەت تەندروستی پێویستە لەو بۆ ینی لەو بوارە ئەمە ئەومان کێشەمان نییە بەڵام ئایا وەکو گوتم ینی شیرەکە دەبی پێکاتەکانی بزانین ئایا گونجاوە لۆ ینی نەوعانما تەندروستە لۆ منداڵەکەی یاننا فوەکو گوتم ینی زۆرەکانی زۆرە ینی زێتر لە هەشدە زۆرە 20 زۆرە ئەوەیە. بەڵێ دکتۆر سپاس بۆ ڕوونکردنەوەکان زۆر سپاس بۆ دکتۆر بێریڤان ئەدنان یاسین بەڕێوەبەری بەڕێوەبەرایەتی خۆپاراستنی تەندروستی